نازانم سلااوان لێبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامە یۆرۆ ئەمریکا بەوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. یاری لووتکەی قۆناغی چوارگۆشەی زێڕین نەبۆ ئەڵمانیای میواندار بوو نەبۆ پرتوگالی کریستیانۆ ڕۆناڵدۆ بوو، بەڵکو یەکەم یاری نیوەی کۆتایی یۆرۆ ڕوبەڕووبوونەوەی هەڵبژاردەی ئیسپانیا دەبێت لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنسا. هەردوو هەڵبژاردەکە گەشتیان بە قۆناغی چوارگۆشەی زێڕین مسۆگەر کرد، پاش سەرکەوتنیان بڕان بەسەر ئەڵمانیای میواندار و هەروەها بەسەر پرتوگالە. پێشەوەی کە بابەتەکە بچمە سەر پرتوگال یا باس لە هەڵبژاردەی پرتوگال بکەم و باس لە ڕانەری پرتوگال بکەین و باس لە بارودۆخەکان بکەین، من سەرەتا وەکو ئەوەی کە هەیە، ینی وەکو جوودی خۆیان وەکو غەدرکردن لە خۆشیان، ینی من بە دیوی ئەوە قسە کاکە من خۆم ناگەێن ماستیەوەی ئەسە بۆ نمونە قسە لەسەر ئاستی میسی کەمیان ڕۆناڵدۆ کەمیان مباپێ کەمیان هەڵسەنگاندن بۆمە بکەم، نا ئەمە کارێکی ئەڵێ، بەس وەکو مێژووی خۆی وەکو ئەو مێژووە پرشنگدارەی کێتی ئەو ژمارە گۆڵە زۆرەی کێتی ئەو پاڵاوانیتە زۆرانی بێتی ئەو یاریە زۆرانی کێتی پێویستەکە ڕۆناڵدۆ سنوورێک دابنێ بۆ یاریکردنی لەگەڵ هەڵبژاردەی پرتوگال. ئێستش من لە پرتوگالە لە ڕۆناڵدۆ باشترم، پێم وایە کەس لە ڕۆناڵدۆ باشتر نییە لە هێرشبەری سەرمە، بەڵام ئەم ڕۆناڵدۆی ئەم پاڵەوانێتیەنە لەبەرەوەی بەجددی سترێسێکی گەورەیە و بەجددی لە کەشوهەوای یاری دوور بوو و بەجددی بۆ مێژووی خۆشیان چ میسی چ ڕۆناڵدۆ بەرداوامبوونیان هەڵەیە، لەبەرەوە تەمەنێوان تەبیعی تواناکە و مەحدودە. ئێستەی تۆپی پێویستی بە توانایەکی جستەیی بێستر هەیە و پێویستیکی بە توانایەکی لە ڕادە بەدەر هەیە و پێویستی بە 120 خولەک جوودکردن هەیە. 120 خولەک جوودکەی ئەنجە بتوانی سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو مسۆگەرکی. ئەمە تێبینی منە لەسەر ئەو بارودۆخە. وەکو هەڵبژاردەی پرتوگال، لە پرتوگال شتەکان معلوم نین. ئەمشەو پرتوگال وەکو یاریکردن لە فەڕەنسا باشتر بوو، وەکو کۆنتترۆلی تۆپ، وەکو مەترسی ناوگۆڵ، مەترسی تۆپی ناوگۆڵ لە فەڕەنسا باشتر بوو، بەڵام ناکرێت تۆ ئەم فورسانەی ئیستیغلال نەکەی بە تۆمارکردنی گۆڵ. ئەمە دۆخێکی خراپ. هەموو کاتێک تۆ یاری پێشوو گەشتویتە لێدانێک یەکلاکەرەکان لەگەڵ سلۆڤینیا، لێدانی یەکلاکەر لەگەڵ سلۆڤینیا ڕزگارت بوو، بەڵام حتمما فەڕەنسا پێشەم یاری ئامادەکاریی کردو بۆ لێدانە یەکلاکەرەکان، چونکە بەجددی لێدانە سزاکانی فەڕەنسا لێدانی ناوەزەوانی پرتوگالیش لێدانی ناوەزە بوون، بەڵام جۆ فلێکس لێدانێکی سزای لەدەستدا هاتە ناوە لە شوێنی ڕافایلیا و بۆ 15 خولەکی کۆتایی، بەڵامی تر بۆ هۆکاری دەرکردنی پرتوگال. بەڵام لە لێدانی یەکلاکەرەوە بارودۆخێکی دیاریکراونیە، ئاساییە کە هەچ یاریزانێ لێدانی سزا لەدەست بە ڕۆناڵدۆ پێشتر یاری پێشوو لە دەستیە، شەوی ڕابردوو مێسی لێدان یەکلاکەرەکانە لە دەستیە، ئەم شش جۆ فلێکس لە دەستیە ئۆتۆماتیکی پرتوگال ماڵاوایی کرد و فەڕەنسا گەشتە قۆناغی داهاتوو. من یەک وەکو قسەی خۆم من ئارەزوو دەکەم ڕۆناڵدۆ ئەم شەو بڵێ واسێنان لە یاری نێودەوڵەتی ڕاگەێنم و دەرفەت بدا بە پرتوگال، با بزانێت لەوەی دڵنیام لەوەی ئەگەر بەردەوام بێ پرتوگال هەر بانگێشتی دەکاتەوە بۆ مۆندیال 2026 بانگەکە، بەو مەرجەی لەسەر ئاست بەردەوام بێ لەو گۆڵکردن و شتانی کە لە نەسڕێکا، بەڵام باشترین بڕیارە بۆ ڕێزگرتن لە مێژوە پرشنگدارەکەی بۆ ئەو دەستکەوتانی کێناوێتی لە فوتبۆڵە ئیتی سەردەمێکی نوێیە و پرتوگالیش پێی سەپەڕێکی نوێ هەڵبێنێتەوانێ و مارتینێزیش وەکو یاریکردن ئیستەحوازی تۆپی لابوو، بەڵام سلبی بوو کە تۆ نەتوانی ئەکتیڤی ئەوە کەواتە تۆ بە سەلبی ئەم کارە و کردووە و هەروەها نەوتوانی وەکو پێویست دەرکەیت. فەڕەنسا گەشتنی بە قۆناغی داهاتوو مسۆگەر کرد. فەڕەنسا لە ناو یارەکەدا کۆمەڵی قوتوڕی زیاتریە بوو، بەڵام دیشام جارێکتر ڕەخنە لەسەر تیپەکەی هەیە. بەڕاستی گوناحە و کۆمەڵاستێرەی فەڕەنسا ئەمە ئەدای یاریکردنیان بێ، وەکو چۆن
گوناحیشە تا ڕادەیەک پرتوگال ئەم یاریە باش بوو بەڵام گوناحیشە مەستێرانەی پرتوگال ئەم هەموو یاریزانە باشەی پرتوگال ئەوە ئاست و ئەوە ئەدایان بێ لە یاریکی 120 خولەکیە کە بەڕاستی ئەمە دەبێتە کارێکی دژوار بۆ فەڕەنسا گەیشتنی بۆ قۆناغی داهاتوو بە شایستەی مسۆگەر کرد و لە لەدانێک لاکەرەوەکان توانی سەرکەوتن بەسەر پرتوگالدا تۆمار بکە و ڕۆناڵدۆ ماڵاوایەکی دیکەی کرد لە یارەکانی ئەوڕۆ ئەم ساڵژنی توانی بێتە پاڵەوان کە لە ساڵی 2016 نازناوەکەی بردبوو. دەچمە سەر ڕوبەڕووبوونەوەی ئیسپانیا و ئەڵمانیا و حەز دەکەم قسەی تەواوی لەسەرکەم. باش کاگامانجی دەڵێ بۆ پەنارتی نەبوو. من طبعاً بۆ شیکەرەوەی حاڵەتە داوەریەکەی نێوان نێوان ئیسپانیا و ئەڵمانیا میوانداری کاکە درود دەکەم کە لە ستۆدیۆدا بۆمان ڕوون کاتەوە لەوەی کە ئایا ئەو حاڵەتی لێدانە سزایی کە ئەڵمانەکان داوایانە کرد لەوەی کە ئەم لێدانی سزایە ئەژمار کرێ بۆ ئەڵمانیا حاڵەتەکە چۆن نییە. کاک درود تەشریف بێنێ بۆ لامان و حاڵەتەکەمان بۆ ڕوون کاتەوەکو حاڵەتەکەش لەبەر چاوە. کاک درود بەخێر. سڵاو لێ محمد. حاڵەتێکمانەیە ئەوە هاوڕیانیش ڕاستەوخۆ لە لایڤەکە داوایەوە دەکەن کە ئەم حاڵەتە ڕوون بێتەوە لەوەی کە بۆچی لێدانی سزا بۆ ئەڵمانیا ئەژمار نەکرا. بەناوی خی گەورە سڵاو لە تۆ و لە بینەرانی کاناڵی ئاسمانی پەیامیش. کاک محەممەد ئەم حاڵەتەمان هەیە کە لە یاری نێوان ئیسپانیا و ئەڵمانیا ڕوویدا و قسە و باسێکی زۆری لەسەر کرا. ئەبینی لێرەیە تۆپ بەردەستی چەپی ژمارە 24 هەڵبژاردەی ئیسپانیا دەکەوێت. ئێمە گەر لێرە ڤیدۆکان لێرە تۆپەکە وازەح کاک محەممەد بەردەستی کۆکۆریا کەوتو و هیچ ئیشکالێکمان لەوانەیە کە تۆپەکە بەردەستی کۆکۆریا کەوتووە. یەکەمینیان دەستی کۆکۆریا کراوەیە، دومینیان ئاڕاستەی تۆپی گۆڕیوە چونکە تۆپ بەرەو گۆڵەڕوە. واتە بە پێی دەقی قانونیەکان ئەتوانی بڵین لێدانێکی سزای دروستە تاکە شت کە کۆکۆریا لەیە ئەتوانێت پارێزگایی لە خۆی پێ بکە ئەوەیە کە هەوڵەیە دەستی چەپی بەرەولای خۆی بهێنێتەوە و دەستی لە تۆپەکە پارێزە. بەڵام کاک محەممەد ئەبینی ناوبژیوان کە ئەم حاڵەتە لە ژووری ڤارەوە چاوەڕێیەکان ناوبژیوان لە ژووری ڤارەوە بۆ ئەوەی شیکاری ئەم حاڵەتی بۆ بکرێت کە ئایا بگەڕێتەوە بۆ ڤار بۆ ئەوەی ڤیدۆکە ببینێتەوە یاخود لێدانی سزا یاخود لێدانی سزانە. ئەبینیت لێرە ئێمە حاڵەتێکی ترمان هەیە پێش ئەوەی تۆپەکە ناوخەتی زاو و پەنارتیەکە دروست بێتەوە حاڵەتی بەردەستە دروست بێ. ئەبینی یاریزانی فۆڵکلۆر لە قاچی چەپی لە ئۆفسایدایە. واتە قاچی چەپی هێرشبەری ئەڵمانیا کەوتۆتە ئۆفسایدەوە. ئەتوانین بڵین ناوبژیوانی ڤار لەبەر ئەم حاڵەتە نەگەڕایەوە بۆی بانگی ناوبژیوانی ناوەڕاست تالۆر بکات بۆ ئەوەی ئەم حاڵەتە بکاتە لێدانی سزا. واتە لێدانە سزاکە لێدانێکی سزای دروستە. بەڵام پێش ئەوە ئێمە مخالفەیەکی ترمان هەیە کە ئۆفساید لە گۆڕێدایە بۆیە بە بۆنێ و حاڵەتەوە لێدانە سزاکەی ئەڵمانیا هەڵدەوەشێتەوە. دەستخۆش بۆ درود محەممەد شیکەرەوەی داوەری لە کەناڵی ئاسمانی پەیام کە لەگەڵمان ئامادەبووی بۆ شیکردنەوە حاڵەتە. ئازانم ئەوەی کە معلومە لاتان وەکو کاکە درودی ژڕوونی کردوانێ لەوەی کە حاڵەتەکە ڕوونە فۆڵکۆرک لە ئۆفسایدایە و تەنانەت راپۆرتێ بڵاو بۆ تۆ لە کاردانەوەی ئەو یاریەوە باز لەوە دەکرێت ئەم تۆپە بەدەستیش لەلایەن فۆڵکرۆگەوە داگیراوە بۆی کە ئەڵمانیا هێرشەکە بکات. کەواتە لێدانە سزاکە تایلۆر دروست بوو لەوەی کە ژماری نەکرد. ڕاستەوەکو حاڵە دەبواە فیکی لێدانی سزای باید دواتر بگەڕانێتەوە بۆ لێدانە ئۆفسایدەکە. بەڵام ڤار چێگەکاتەوە لەو حاڵەتە بەڵام بەهۆی ئۆفسایدەکەوە ڤار بانگی تایلۆری نەکردوەوە لەوەی خۆی بێ هەڵسەنگاندن لەسەر حاڵەتەکە بکات. لەسەر سەرکەوتنی ئیسپانیا بەسەر ئەڵمانیا من جارێکی تر وتومە بەداخم بۆ خودی جولیان ناگلیسمان لەبەرەوەی جولیان ناگلیسمان یەکێک بوو لەو ڕاهێنەرانەی کە
چاوەڕێی داهاتوویکی گەشت و پرشنگداری لە فوتبۆڵدا لێ دەکرا لە تۆپی پیا لێ دەکرا بەڵام بەرپرسیارەتی باین مونخ و بەرپرسیارەتی هەڵبژاردەی ئەڵمانیا بەجددی خراپ لەسەر ئەم ڕانەرە کەوتەوە خراپ لەسەر داهاتووی ئەم ڕانەرە کەوتەوە و بۆ بارودۆخی داهاتووی ئەم ڕانەرە بارودۆخێکی خراپ دەبێت. ئەڵمانیا ئەوەی کە لە تۆپی پیاد بوو ئەمشەو بەرامبەر بە ئیسپانیا پێشکەشی کرد و بە تایبەت ئەڵمانیا لە دوای بردنە دەرەوەی لامین یاماڵ و نیکۆ ویلیامز لەلایەن دی لافیۆنتیەوانێ ئەتوانین بڵین ئەڵمانیا بە ڕێژەیە لە ڕێژەکان توانی باڵادەست بێ لە یاریەکەیە و توانی کۆنتترۆلی یارەکە بکە و توانی مەترسی ڕاستەقینە دروست بکە لەسەر گۆڵی ئیسپانەکان بەڵام لە کۆتاییدا هەمیشەوەی کەوتومانە بوو ئیسپانیا دەڵێنەوانێ ئیسپانیا و تیپە ڕاهێنراوەیە کە لە فێرگەکانەوانێ وانەی تۆپی پێیان دەدرێتێ وانەی تاکتیکیان دەدرێتێ و وانەی تۆپێشتنەوەی لای خۆیاندا جیاواز لە هەر جیلێکی ڕابردووی ئیسپانیا جیاواز لە هەر پێکاتێکی تری تۆپی پێ ئیسپانیا ئەو کاتانەی کە تۆپی لایە هەموو تۆپەکانی ێزانێت چیلیەکە واتە تۆپ لە دەست نایە تۆپ لە دەست نایە ئیسپانیا ئیسپانیا زۆر بەدامەزراوەی یارەکە چۆکاتی زیادکرا و زەختێکی زۆری کەوتە سەر ئەڵمانیا تەواوی هێرشبەرانی چڕ کردەوە لەسەر گۆڵی ئیسپانیا بەڵام ئیسپانیا کۆڵنە دەربوو و توانی ڕێگەی سەرکەوتنی خۆی بدۆزێتەوە و من پێم وایە هەر بە شایستەی و پێشتریش ینی قەناعەتم وا بوو کە ئیسپانیا بەربەستی ئەڵمانیا کۆتایی پێدێنێت و جارێکتر ئەڵمانیا لە بردنەوەی نازناوی یۆرۆ بێبەش دەبێت و پێویستەکە ئەڵمانیاش بە خۆداچوونەوە بکە لەبەرەوەی ئەڵمانیاش هاوشێوەی تیپەکانی دیکەیە چونکە ئەڵمانیا لە ساڵی 96 شەوانێ دوایەوەی 96 کە یۆڕۆی بردوتەوانێ ئەوە نزیک دەبینەوە لە ساڵی لە ساڵی 2024 کەواتە ئیسپانیا پێش 28 ساڵ لەمەوبەر یۆڕۆی بردوتەوە و پێش 10 ساڵ لەمەوبەر مۆندیالی بردوتەوە ینی ئەگەر لە 96 بۆ 2004 وەریگری بەم جۆرە ئەڵمانیا بۆتە پاڵەوانەکان بۆ تۆپی پێی ئەڵمانیاش پێویستی بە پێداچوونەوەیە پێویستەکە کە سەر لە نوێ پێداچوونەوەیکی تاو بە خۆیاندا بکات چونکە بەم ستایلە و بەم شێوازە تۆپی پێ زۆر قورسە بەڕێوە بچێ و پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیەوە من وەکوتم تەنها نیگەرانی من بۆ شکستی ئەڵمانیا ئەو بارودۆخەیە کە ناگلیسمان لە بواری ڕانەرایەتیدا تووشی دەبێت. فەڕەنسا ئیسپانیا دوو تیپی قۆناغی چوارگۆشەی زەرین شەوی داهاتووش کە دەکاتە سبەی شەو ئینگلتەرا سویسرا یاخود هۆڵندا تورکیا کام دوو تیپی دیکەی قۆناغی چوارگۆشەی زەڕین دەبن. بەرنامەی ئەوڕۆ ئەمریکان پێشکەشکردن خواتان لەگەڵ.